المطلب الرئيسي انه يبقى ئەم خۆپیشاندانەی ئەمڕۆمان بۆ پشتیوانی مانەوەی ڕاکان سەعیدە لە پۆستەکەی وەکو پارێزگاری کەرکووک، چونکە پێمان وایە شایستەی و هاوسەنگی لە نێوان پێکهاتەکانی شارەکە پاراستووە و دەمانەوێت تا کاتی هەڵبژاردن بمێنێتەوە. پێکهاتەی عەرەبی پێکهاتەیەکی سەرەکی شارەکەیە. خۆپیشاندانەکانمان بۆ ئەوەیە نامانەوێت بگەڕێنەوە بۆ ڕابردوو، نامانەوێت بگەڕێنەوە بۆ پێش 16 ئۆکتۆبەر دوای ئۆپراسیۆنی سەپاندنی یاسا. ئێمە لە مافی خۆمان زیاترمان ناوێت، دەمانەوێت بەئاشتی لەم شارە بژین و نامانەوێت بگەڕێنەوە بۆ کاتی فڕێدانی تەرمی نەناسراوی ڕۆڵەکانمان و خاپوورکردنی گوندەکانمان. نحن بالبداية كمجموعة عربية طلبنا منذ 15 سنة ئێمە وەکو کوتلەی عەرەبی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ماوەی 15 ساڵە داوا دەکەین ئیدارەیەکی هاوبەش بە ڕێکەوتن لە کەرکووک بەڕێوە ببرێت. بەڵام بەداخەوە لیستی برایەتی لە ماوەی ڕابردوودا پۆستی پارێزگار و سەرۆکی ئەنجومەنیان قۆڕخ کردبوو و ڕێکەوتنی نێوان عەرەب و کورد لەلایەن لیستی برایەتیەوە جێبەجێ نەکرا چەند خاڵێکی نەبێت. تایبەت بوو بە ڕێکەوتن لەسەر ئیدارەیەکی هاوبەش لە نێوانمان. پۆستی پارێزگاری کەرکووک 16 ساڵ لای برادەرانی یەکێتی بوو، بۆیە ناکرێت باسی ئیدارەی هاوبەش بکەین و پۆستەکان لای پێکهاتەیەک بێت. بۆیە پێویستمان بە ڕێکەوتنی سیاسیەیە بۆ یەکلاییکردنەوەی گرفتەکانی تایبەت بە شارەکە.